شەوتان باش بەڕێزان لەگەڵتانی لە بەرنمەیەکی دیکەی استراتیژ کە ئەم شەو زیاتر دەمانێت گفتوگۆ لەسەر هەڵبژاردنەکانی ئێران بکەین. لە هەینی ڕابردوودا لە کەش و هەوایەکی گوماناوی و پڕ قەیراناوی لە ئێران هەڵبژاردنێک بەڕێوەچوو، هەروەکۆی کە پێشبینی دەکرا کە یەکێک لە بەربژێر لە چوار بەربژێرەکە دەنجی زۆرینە بەدەست بێنێ. ئەوە بوو ئیبراهیم ڕئیسی 161 دەنگەکانی بەدەست هێنا. بەڵام ئایا ئەم سەرۆکە تازای ئێران کە لە هەشتی هەشت دەست بەکار دەبێ وەکو سەرۆکی ئێران دەتوانێت ئێران لەو هەموو قەیرانە ئابووری و سیاسی و تەنانەت پەتای کۆڕۆناش ڕزگار بکە؟ ئەم گرفتانەی ڕوبەڕووی کۆمەلگای ئێران بۆتەوە سەرۆکێکی وەکو ڕئیسی کە زیاتر مەحافظکارە، زیاتر لە دەسەڵاتی علی خامنایی ڕاهبەری ئێرانەوە نزیکە، چۆن دەتوانێت ڕوبەڕووی ئەو قەیرانە ببێتەوە متمانەی خەڵک بەدەست بێنێ؟ متمانەی خەڵک بەدەستێنان زۆر گرینگە، چونکە 149 خەڵکی ئێران دەنجی داوە لەم هەڵبژاردنەدا. ئەمەش کەمترین ڕێژەی دەنگدانە لە دوای شۆڕشی ئیسلامی ئێرانی ساڵی 1970. گەلێک بابەت هەن بۆی گفتوگۆی لەسەر بکەین بۆم شەو، بۆیە لەگەڵ دوو بەڕێز کاک پەرویز ڕەحیم کە لە ستۆدیۆ لەگەڵمە، مامۆستای زانکۆی شارەزایە لە ئاسایشی نەتەوەی، هەروەها بەڕێز دکتۆر سعید شەمس لە لەندەنەوە کە سۆسیۆلۆگە لەگەڵمە گفتوگۆ لەسەر ئەم بابەتانە دەکەین. بەڕێز دکتۆر سعید، سەرەتا لە تۆ دەست پێ دەکەم بەردەوەی باس لەوە بکەین کە ئیبراهیم ڕئیسی دەتوانێت چ گۆڕانکاریەک لەسەر ئاستی ناوخۆ دەرەوەدا لە سیاسەتی ئێران بکە و چۆن دەتوانێت لە کاتێکدا ئێران ڕوبەڕووی ئەم هەموو قەیرانە بۆتەوە متمانەی خەڵک بەدەست بێنێ. بەڵام بەر لەوە وەکو شارەزایەک و وەکو چاودێرێک تکایە بۆمان باز بکە پرۆسەی هەڵبژاردنەکە لە چه ئاستێکدا بووە؟ پرۆسەی هەڵبژاردنەکە ڕەنگە خراپترین شێوازی هەڵبژاردن بوو لە خودی مێژووی کۆماری ئیسلامیدا و لە ئاستێکدا خراپ بوو کە بۆ خۆشیان بەهەرحاڵ ئەوە ڕەت ناکەنەوە. یعنی ئەو حەوت کەسێک کە مابوونەوە لە واقعی خۆیدا هیچ کەسێک بەربژێشتکە نەمابوو کە بتوانێت دەگەڵ ڕئیسی ململانی بکات، بۆ خۆشیان ئەویان دەزانی. تەنانەت مەسەڵەن عەلی لارجانی کە بۆ خۆی ڕاوێژکاری ئایەتوڵا خامنەیە پرسی بە ئایەتوڵا خامنەیەشی کرد بوو کە ئایا من کاندید بم یان ناکوتوی بوو، بە ئەویشیان لابربوو، چون مەترسیەوەیان هەبوو کە یعنی حتمەن وا دەبوو دەنگی زۆرتر دێناوە لە ڕئیسی. بۆیە لە پێشەوە دیاریان کرد بوو کە ڕئیسی هەڵبژێرن. زۆر ململانی و بەها پڕۆتستەی زۆر گەورە کرا لەنێو خودی باڵی بەهەرحاڵەوەی پێ دەڵام بنچی نەخوازیە ئوسولگەرا، بەڵام هیچ ئاموانێکی نەبوو و خۆشە لە ئەوڵەوە دیاریان کرد بوو، بڕیاریشاندا بوو ڕئیسی باتەوە و ڕئیسی بەو شێوە بدەوە. ئەوەی کە زۆر گرینگە ئەوەیە لەو پرۆسەیەدا بۆ یەکەم جارە لەو ماوەیەدا نزیکەی جەنابەت فەرمووی 49% بەشداریان کردو، بەڵام 53% بەشداریان نەکردووە لە هەڵبژاردن. لەو 48%ش بە ئەو جورەی ئەوان دەڵێن 17 میلیۆنی دەنگ هێناوەتەوە کە زۆر گومان لەسەر خودی ئەو ڕقەمە هەیە. بەڵام بەوەش ئەگە بڵین یعنی بەتایبەت مەسەڵەن لە تارانێ ڕئیسی لە ژێر 25 دەنگ هێناوەتەوە کە زۆر جێی سەرسوڕمانات. بۆیشە هەموو لایەنەکان و پسپۆڕەکانی ناوچە ئێران و هەموو کەس دەگەڵەوە کۆدەنگیان هەیە کە شکستێکی زۆر گەورە بوو، نایەکی زۆر گەورە بوو بە ڕێژیمی کۆماری ئیسلامی. خۆشیان ئەوە بە شێوازێک قبول دەکەن. بەڵێ کاکتۆر، تەمان ڕکابەرەکەی ڕئیسی ئەگەر لە میدیاکان وا باز دەکرێت کە ئیتر محسین ڕەزایی بۆ، بەڵام وەکۆی چاودێران دەڵێن زۆربەی ئەوانەی کە شارەزاییان لە هەڵبژاردنەکە هەیە و چاودێر بوون لە هەڵبژاردنەکە دەنجی باتڵ دەنجی دووەم بووە لە هەڵبژاردنەکانی ئێراندا. دەبا ئەوتە ڕەکەبە ئەسڵەکە هیمەتی بوو نەڕێی بەسا محسن ڕەزایی بە شێواز، چون بەڵام هیمەتی کە ڕئیسی بانکی ناوەندی ئێرانێ بوو خۆی بە شێوازێک بە لاباڵی ئیسلاح تەڵەب هاڵوانێت کات چەند لەگەڵوانیشنەوە، بەڵام ئەوان هەموو هێزیان کۆ کردەوە دەنجیاندا بە هیمەتی. و ئەوەش بوو کەنی شکستەکە فقط بۆ ڕێژیم نەبوو، شکستەکە بوو لە باڵەی ڕێژیمیش بوو کە بنێوی ئیسلاح تەڵەب دێتە گۆڕ و هەر بۆیە وەک جەنابەت فەرموو 100% ینی
دەنگی دوای ڕئیسی دەنگی باتڵە بوو کە 3,700,000 شتێک بوو و دەنگی سێوم کە محسێن ڕزایی بوو 3,200,000 ینی بەڵێ وەلا هەڵبژاردننی خودی شورای شارەکانیش عینیش ڕووی داوە بە تایبەت لە شارە گەورەکە دەنگی باتڵە 2 دەنگم بۆ وێنە لە ئێرانی لە تارانێ. بەڵێ دکتۆر پەرویز لە هەڵبژاردنەکاندا خەڵکانێکی زۆر دەیانویست کاندید بن لەم هەڵبژاردنەدا بەڵام شورای نیگەهبانی ئێران ڕێگای بە هەم کەسێک نەدا وەکو ئەوەی کە دەیبینین وا دێتە بەرچاو کە ئەم هەڵبژاردن پێشتر بڕیاری لەسەردرا بوو وەک زۆربەی هەڵبژاردنەکانی دیکەش هەر لە ئێرانە بەڵام تا چەند ئەوەی ڕەهبەری ئیسلامی لە ئێران ویستی کارەکە بکە سەرکەوتوو بووی تێدا زانی هەمیشە هەروە بووە لە ڕاستیدا دوو فیلتەر هەبووە فیلتەری یەکەم کە شۆڕای نیگەهبان بووە کە ڕێبەر دایناوە لە کۆتایی لیستەکە چۆتەوە بەردەم ڕێبەر خودی ئەندامانی ئەم ئەنجومەنە یا شۆڕای نیگەهبان ئەو 12 کەسە 6یان ڕاستەوخۆ 6یان ناڕاستەوخۆ هەر ئەویش ڕێبەر دایناوە و پاشانیش کە دەنگەکان چۆ لە نێوان ئەم بژاردە سنووردارانە ئەوەی کە سیستەم ویستوتی کەلووتکەی ئەممان لە ساڵی 2009 لە خولی دووەمی هەڵبژاردننی ئەحمەدی نەژاد بینی پاش ئەو لێکەوتەوە ئەو شۆڕشە بە شۆڕشی سەوز ناسراوی لێکەوتەوە بەڵام ئەم جارە ئایەتوڵا خامنەی گەیشتووە ئەو بڕوایەی چکە باز لە ئەوان پێی دەڵێن حاکمیەت کە دەڵێن کە با بڵێن ناوکی سەخت پێی دەڵێن هەستەی سەختی قودرەت یعنی لە ناو خۆیاندا ئەوە گەیشتە ئەو بڕوایی کە قەیرانە ناوخۆیەکان بەتایبەت پاش دوو گەڕی ناڕزایەتێکی بەرفراوانی جەماوەری لە 2017 و 2019 مەترسیەکی جددی بە وتەی خۆیان بە پرسە سیاسی و سەربازی و ئەمنیەکانی کۆماری ئیسلامی کە دانیان پێیاننا قەیرانێکی قوڵ و دابڕانێکی گەورە لە نێوان با بڵێن خەڵک و دەسەڵات ڕوویدا وای کرد ئەوەندەی تر ئەم سنوورەی کە باوان بە خۆئی دەیناسێنن ئەوە بەرتەسکر بێتەوە و کۆماری ئیسلامی جارێکی تر بەرگەی کێبڕکێ و یا ڕکابەرایەتەیەکی زۆر سنوورداریش کە پێشتر لە چوارچێوەی نەریتخواز بناژۆخواز ئوسوڵگەرا و ئەویتر ڕێفۆرمیستەکان با بڵێن یانەوەی پێی دەڵێن ئیسلاح ئەوەش نەگرێ و ئەمە لە پاڵ ئەوەی کە دەوترێت کە ئایەتوڵا خامنەیی و بەیتی ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران جوورێ خۆیان بۆ جێنشینی ئایەتوڵا خامنەی ئامادە دەکەن هەموو ئەمانە وای کرد لە پاڵ قەیرانە دەرەکیەکەی کە لە ناوچەکە ئەو قەیرانە و با بڵێن تاقەت پڕۆکیێنە ئابوووریە کە وای کردووە کە ئیتر پرس ئەوە نییە کە 6 ملیۆن خەڵکی ئێران بەپێی وتەی بەرپرسانی باڵای ئێران هەژارە پرسەکە لەسەروەیە کە ئایا هەژاریەکە ڕێژەیە یا ڕەهایە یعنی کارگەیش بێتە برسیەتی 6 ملیۆن هەموو ئەمانە وای کرد کە ئەو شۆڕشی برسیەکان و شۆڕشینان بیان ترسێنێ و بەرتەسکی کەنەوە خۆ ئامادەکەم بۆ قۆناغێکی دواتر و لە هەمووشی گرنگتر وتەکانی ڕئیسی ئێمەگە تەحلیل بکەین پێمان دەڵێ کە باز لە دەوڵەتی بەهێز دەکا باز لە گەڕانەوە بۆ ڕاگەیاندراوی دووەمی ڕێبەری کە زۆر باسی دەکا کە لە خولی پێشتر لە 2017 ئەمە خراە ڕوو بەڵام ئەو کاتە دەنگی نهێناوە چکە ئەوەی ڕێکەوتنی ئەتۆمی جۆرێک لە جۆرەکان ڕەت دەکردەوە هەمووانە پێمان دەڵێ بۆەوە یەکە بەهێزەوە بتوانن ئیمتیاز لە ئەمریکا وەربگرن و کەمترین ئیمتیاز بدەن چونکە دەزانن ئەگەر ئەم ڕێکەوتنە ئەتۆمیە نەگاتە سەرنجام ئابلوقە و سزاکان بەردەوام بێ یاخود بە جۆرێک بەرەو ئاراستەیەک بڕوە کە ئەمریکا پاشان پرسەکانی مافی مرۆڤ و موشکی و دەستێوەردانی ئێران لە ناوچەکە و نیگەرانی وڵاتانی ناوچەکە بێنێتە ناو قۆناغەکانی دووەم لە دانوستانی پاش دانوستانی ئەتۆمی کە ئەوەی خۆیان پێیان دەوت سەردەمانێک ڕۆحانی پێی دەوت بەرجامی 1 و 2 3 ئەمە کۆی مانەوەی سیستەم و ئاسایشی سیستەم و ڕەوایەتی سیستەم دەخستەمەت کەواتە ئەم هەڵبژاردنە لەم چوارچێوەیە خوێندنەوەی بۆ دەکرێت کە ئایەتوڵا خامنەیی ڕازی بوو کە ڕەوایەتی بچێتە ژێر پرسیار کە تا دوێنێ زۆرترین ڕێژەی بەشداری گەمەیەکی لە نێوان نەریتخواز و ڕێفۆرمیستەکان دەکرد بۆی کە زۆرترین کەس بچێ بڵێ ڕەوایەتیم هەیە لە ئاسینی دوڵەتی ئەوەی کردە قوربانی لەبەروەی کە بەس بتوانێت کۆڵەکەکانی ڕاگرێ چونکە هەستی بە مەترسێکی گەورەتر هەمان جگەلەوە مەرامی دیکەش هەیە مەسەلەن چێ دەبێ جێگای ڕەهبەر بگرێتەوە ئەگەر دەرفەت هەبێ دواتر قسە لەسەرەوەش دەکەین بەڵام 8 ڕئیسی دەبێتە سەرۆک کۆماری ئێران
هاوکاتە لەگەڵ ئەو کاتێک کە جەنجی عێراق و ئێران لە ساڵی 1998 وەستا هاوکاتیشە لەگەڵ چی لەگەڵ ئەوەی هەشتا بگورە هاوکاتیشە لە هەمان کاتدا لە هاوینی 1970 ڕئیسی ئەو کاتە تەمەنی 28 ساڵ بووە یەکێک بۆ لەو چوار حاکمەی بەوە تۆمەتبارەکە 5,000 کەسی ئادام کردووە بە بڕیاری ئەوانە جا هەموو ئەو شتانە هاوکاتە لەگەڵەمەدا بۆ ئەو پرسیارە دەکەم لەسەر ئەوەیە کە لەسەر ئەم قەزیەی ئادامکردنە و تاوانە لە ئەمریکا ڕئیسی ئەوەی لەسرە ئابلوقەیەکی گەورەی لەسەرەکە وەکو تاوان بە تاوانبار دانراوە وەکو سەرۆکی ئێران ئایا دەتوانێت سەفەری وڵاتان بکە لە ئەوروپا کێشەی نییە بەڵام لەبەرەوەی لە ئەمریکا ئەم قەیرانەی لەسرە دەتوانێت بە ئازادی سەفەری وڵاتان بکە بەتایبەتی بۆ ئەوروپا بۆ نەتەوە یەکگرتوەکان کە لەوێ کۆ دەبنەوە چەند ساڵ جارێک بۆی دەزانانی مەیەکێک لە کێشەکانە بەڕاستی تەناخۆزەکانەکە تا ئێستا ئەمریکەکانی وەڵامیان پێ نییە کە ئایا ئەم کەسە چۆن مامەڵەی لەگەڵ دەکەن بۆی لێدوانی جیاواز دەبینی و لە ناوخۆش لە یەکەم پرس کۆنفرانسێک کە ڕئیسی کردی پرسیانە لێکرد لەبارەی ئەم کوژرانە و زۆر بە شانازیەوە باسی کرد کە من بەرگریکاری مافی مرۆڤم من ئەوە دەوی جۆرێک پاساو بێنێتەوە من جێبەجەکارە بن ئاسایشم پاراستەوە شانازیە من خۆم داواکارم خۆم دەیوت من داواکارم لەم قەزیەدا ئەمە قەزەیە کە تا ئێستا بۆ خۆیان باش دەزانن بەڵام بە بۆچوونی من ئەم قۆناغی ڕئیسی زۆر پێویستیان بەمە نییە لە وتەکانی دەردەکەوێت زۆر سرنج دەخەنە سەر لەگەڵ ئەمریکا لەوەندەی کە ڕێککەوتنی ئەتۆمی بکەن و باش دەزانن ئیداری بایدن ئەم شانسەیان هێناوە خوێندنەوەیان بۆ کردووە بە هەر نرخێک دەیەوێت بگەڕێتەوە بۆی کە دەیەوێت ناوچەکە بەجێبێڵە بفڕژێتە سەر چین و رووسیا کە بە ئەولوێتی ئیستراتیژی ئەم ئیدارەیە لانی کەمدا دەنرێت چەند لە سەردەمی ئۆباماوە دەست پێ دەکات و ڕئیسی دەهوێت گرنگی بە بواری ناوخۆیی بۆیە باز لە اقتصادی خۆڕاگری دەکا ئەوەی کە پێی دەڵێن باز لە جیهادی ئابووری دەکا باز لە ئەوە بنەمایانەی کە ڕێبەری کەوتم لە ڕاگەیەندراوی پێی دەڵێن دووەمی شۆڕش کە ڕێبەری ڕایگەیاندووە باز لە پشت بەخۆبەستن و ڕووە ڕۆژهەڵات ئەوەی کە بە شەرق دەیناسێنن کە مەبەستیان زیاتر چین و رووسایە بۆی دەبینین یەکەم وڵات کە پیرۆزبایی لێ دەکا رووسایە و شخصی پۆتینە و زۆر بە گرنگیەوە شکنەوەی بۆ کرا بۆیە زۆر گرنگی پێنادا ڕئیسی لە ڕاستیدا و بۆشتی گرنگ نییە و هەر بۆ زانیاری یەکێک شتەکان ئێستا لە ناوەندەکانی لێکۆڵینەوە باز دەکرێتەوەیە کە ڕئیسی کەمترین ئەزمموی هەیە لە بواری ئیداری و سیاسەتی دەرەکیدا هەر دەتوانین بڵێ ئەزمموی نییە گەورەترین ئەزمموی ئەوەیە 45 کەس زیندانی لەگەڵ عێراق ئاڵوگۆڕ پێکردو جارێک و جارێکیش بەڕێوەبەرایەتێکی هەبووە لە دەستگایداد ئەو بەڕێبەرایەتی کردوتە پلەیەکی بەرزتر کردوتەوە ئەم بەڕێبەرایەتی جۆرێک بۆتە بەشێکی با بڵێم جێگرایەتی شتێکی ئاوا بەو ناوە نیشانە ئەنی ئەمە دوو تەنیا ئەزمموی لە ئاسی نێودوڵەتیە بۆیە ئەگە دیقەتیش بدەن کەمترین قسە لەسەر سیاسەتی خارجی کرا لە ئەو گفتوگۆ و مناقشانەی لە سێ خولکە پێش هەڵبژارنەکە کرا هەرچەندە ئەمە نیشان دەدا ڕێبەریش ڕێگەنادا دەیەوێت سنوورداری بکە بۆیە زۆر بە حەزەرەوە باسییان کرد هۆشداری پێدان وتی باسی دووشت مەکەن پرسی تر یەک سیاسەتی دەرەکیە دوو پرسی سایبەری و ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتەکان ئەوەی لە ئێران با بڵێن قەدەغەیە داخراوە یا بڵێن سانسۆڕی لەسرە وتی فیلتەر کراوە وتی باسی ئەم دۆمەکەن و هەر بۆ لای نەچوون یەک دوو جار هێمەتی باسی دەکرد کەم قەیرانە ئابوووریە دەبێ مامەڵە و با بڵێن مامەڵێکی باش لەگەڵ وڵاتانی ڕۆژاوی بکەین کەواتە ئەم پرسی کە ئەوە بە لە ئەندامی لیژنەی مەرگ بۆ لە ساڵی هەشتا ئایەتوڵا منتەزری لە 4 ساڵ لەمەوبەر کە کاسەتێک دەرکەوت و لە ناویدا بە ئاشکرا پێی دەڵێ ئێوە گەورەترین تاوانباری مێژووین و مێژوو بە تاوانبار ناوتان دەبات یەکێک لە گەنجترین ئەندامەکانی منداڵیان ئەعدام کردو تەنانەت ئافرەت ئەعدام کراوە کە دووجیان بوو بەڵێ بە چەند دقا ینی بە چەند خولەکێک کەسانێک بوونە کە دادگایی کرابوون ینی حکم درابوون ئەمە بێوێنەیە لە ڕووی یاسایەوەوانی کە یاسا ناسن لە بواری دادگاکان کەسێک کە ئینتزاری وەی دەکرد حکومەکەی تێپەڕێنێت و ئازاد بکرێت دووبارە دادگایی دەکرێت و لە چەند سانیە یا چەند دقەیەک حکم ئێدامی دەدرێت ئەمە هەیە و یەکێک لەو خاڵانەیە کە ئۆپۆسیۆنی ئێرانی بەگشتی بە هەموو جۆرەکانیەوە زۆر مانۆڕی لەسەر دەدا و دیان هەوێت لەم ڕێگەیەوە کێشە بۆ سازکەن و وڵاتانی ئۆڕۆپی و ئەمریکیش لێ دوانەکانیاندا دەبینی بەرەبەرە نیگەرانیان بۆ دروست دەبێت کە دەیانەوێت چۆن مامەڵە
بکەن وەکی وتەبێژی وەزارەتی دەرەوە وتی دەبێ بەرپرسیار بێ بەرامبەر ئەو کارانی لە خولی خۆی کردوتی هایکۆماکس ئەوەی باسی کرد کە جۆرێک پرسی گرنگترمان هەیە ئەم پرسەش هەیە بەڵام پرسی ڕێکەوتنی ئەتۆمی جارێ بۆ ئێمە ئەولەویەتە بە بۆچوونی من پاش ڕێکەوتنی ئەتۆمی ئێستا ئەمریکا و ئەوروپا گرنگی بە ڕێکەوتنی ئەتۆمی دەن بەڵام پاشەوە دەبێتە پرسێک کە جۆرێک لە ئالۆزی دروست دەکات لە پەیوەندیەکانیان وەکی وتان لەوانەیە سنوورداری تەنانەت بۆ گەشتەکانی بۆ دەرەوەی وڵات دروست بکات. دکتۆر سعید چەمەن یەکێک لەو پرسانی کە زۆر گرنگە هەم بۆ وڵاتانی ناوچەکە و هەم بۆ جیهان پرسی ڕێکەوتنی ئەتۆمی ئێرانە لە یەکەم وتاری خۆیدا سەرۆک ڕئیسی دەڵێ ئەو پرسەی کە ئەوەی بە JCPOA ناسراوە لە سەردەمی سەرۆک ترامپ هەڵوەشێنرایە و جارێکتر کە بایدن دەیەوێت بهێنێتە پێشەوە لەگەڵ ئێرانیەکان بگاتە ڕێکەوتنێک لەسەر ئەم پرسەدا ڕئیسی دەڵێ بە هیچ شێوازێک بەرنامەی موشەکی ئێران نابێ بەشێک بێ لە گفتوگۆکان کە خۆش دەزانی هەم ئەمریکا هەم ئەو وڵاتانەی دیکەی ئەوروپاکە لە گفتوگۆکە بەشدارن پرسی ئێران و دەستێوەردانی ئێران لە ناوچەکەدا و لە وڵاتەکانی وەکو عێراق و وەکو لبنان و وەکو یەمەن و وەکو سووریا هەروەها پرسی موشەکی بەشێکە لەو گفتوگویانەیە کە دەیکەن ئەگەرچی گفتوگۆکان لەسەر بەرنامەی ئەتۆمی باش چۆتە پێشەوە بەڵام ئەمانە گرفتی گەورن لەوانەیە بە ئاسانی ڕێکەوتنەکە نەگاتە ئەنجام. طبعا باش نەچۆتە پێشێ بەڵامیدی هەوڵیانداوە هەردوولا وەک دکتۆر پەرویزیش کوتی مەسەلەی پرسی ئەتۆمی و سیاسەتی دەرەوە لە دەست ڕئیسی نییە خودی خامنەی لە پێش هەڵبژاردنەوەی زۆر بەڕوونی لەسەر زەریف ناگۆڕێ و زۆر بەڕاشکاویش کوتی کە لە هەموو دنیاش وایە سیاسەتی دەرەوە وەزیری دەرەوە و وەزارەتی دەرەوە دەری دیاری ناکە کمیتەیەک جگاک دیاری دەکە ئێمە شەر وایە لەو ڕوانگەوە دەبێت سەیری ئەو مەسەلەیە بکەن ئەوەش کە ڕئیسی کوتی ئەمانە جێی هاوت وێژنی ئەمە بۆ واتایە نییە خۆ لە بنەوە ڕێگای پێدەن لە زمانی ئەحمەد نەژادی هەمومان ئاگادارین کە خامنەیی لە دەستی کرد لە عەمانێ بە وتوێژ ئەسەن سەرۆک کۆمار ئاگاشی لێ نەبوو یعنی ئەوە شتێکە زۆر دیارە ئەوەی کە لە تا ئەلان چۆتە پێشێ زۆر وتوێژ کراوە دیارە حتا ڕەشنووسەکەشیان ئامادە کردبوو بەڵام کۆمەڵە خاڵ هەبوو کە دیار ئەو جوورەی کە ئێمە زانیاریمانە چون زۆر شت ئێمە نایزانین بەڵام کۆمەڵە خاڵ هەبوو کە ئێران پێداگری دەکرد یەکێک لەو خاڵانەی کە ئێران زۆر پێداگری دەکرد لە نێو ئەو گەمارە و تەحریمانەی کە دەبێت لاچێی خودی بەیتی ڕەهبەری پێدەڵێن ینی ئەو دامەزراوانەیە کە دەگەڵ ئایەتوڵا خامنەیین کە دیارەوان قبولیان نەکردووە هەرچەند کوتیان وان نەبووە بەڵام وەک بە حاڵ گریمانەیەک ئەوە لە نێو میدیاکان زۆر زۆر باس کرا بۆیشە کە ڕاستەکەی ئەوە دروستە کە کۆشتی سپی و یەکێتی وروپا هەوڵێکی زۆر دەدەن و تەبعاً پێیان وایە ئەمە ڕێکارێکی زۆر باشترە کە بتوان دەگەڵ ئێران ڕێککەون بەڵام کۆمەڵە بربەستی زۆر زۆر گەورە هەیە لەسەر مەسەلە و زۆر ئەستەمە بتوانن ڕێککەون ینی ئەو توێژانە دەکەن بەڵام من زۆر گەشتبین نیم ڕاستەکەی چون بێگومان وەک جنابەت دەڵێ حتا ئەگەر لەسەر ڕێککەون هەنگاوی دووەم نەفەقەت مەسئلەی موشەکە هەنگاوی دووەم دەستێوەردانی ئێرانە لە کاروباری ناوچە ئەو ڕۆژاوایەکان ینی یەکێتی ئەوروپا و بەتایبەت ئامریکا و بایدن زۆر زۆر لەسەر ئەو مەسئلەی سوورن وەک ئێوەش باستان کرد پێشتر لەسەر مەسئلەی ڕئیسی و ئەو ئێدامانە و ئەو هەڵوێستەی کە هەر لێستاوە ئەگنس پالار گرتوێتی ینی ئەمنستی ئینتەرناشناڵ کە وەک بەشێک لە کۆمەلگای مەدەنی دەسەڵاتێکی بێحەزوری هەیە مەیدانی مانۆری حتا یەکێتی ئەوروپا و ئامریکاش بەرتەسک دەکات ئەگەر ئیمکانی ئەوە هەبێت چون لە پاڵ موشەکان مەسەلەی مافی مرۆڤیش دێتە گۆرە مافی مرۆڤێک کە بایدن پێشتر کردوێتی ئێمە جوتی بەرنامەی ئێمە دەبێت بەڵێ کاک دکتۆر پەرویز وەکو وتمان ئێران وا پەلیک کێشاوە لە ناوچەکەدا لەو وڵاتانی کە باسمان کرد لە هەمان کاتدا بەرنامەی موشەکێکی کە ئاوا بەرەو پێش دەڕوا وەکەوەی کە دکتۆر سعیدیش باز دەکات پێ دوایە ئەمانە گرفت بن لە نەگەیشتنی ئێران و ئەوروپا و ئەمریکایەکان لەسەر مەسەلەی
ئەتۆمی؟ لە ڕاستیدا ئەوروپیەکان تا ئێستاش ئەم پرسانە لە پرسی ئەتۆمی جیا دەکەنەوە وەمە شانسی ئێرانە بە رووسیا و بە چینیچەوە. ئەمریکاش لە سەردەمی ترامپ دەیویست ڕێککەوتنێکی باشترکرا سەرکەوتو نەبوو، ئەمە یەک ڕاستیە و ئێران توانی 4 ساڵان خۆڕا بگرێت بە هەر نرخێک بوو بێ کە دیارە باسم لە 6 میلیۆن بەپێی هەژاری و هێلی هەژاری و برسیەتی و لە بۆ زانیاریتان لە چارەگە سەدەی ڕابردوودا ئەم مانگە نرخی هەڵاوەسان گەیشتوتە 143 بەرزترین نرخ بۆ لە چارەگە سەدەیەک لە کۆماری ئیسلامی. بەس دەمەوێت بزانین کە چەندە قەیرانەکە قوڵە. ڕێژەی بێکاری هیندێک شارە ئامارە نافەرمیەکان سەر و 50 باسی دەکەن، قەیرانی قوڵی ژینگەی، قەیرانی ئاو، بێکاری، پرسی کۆڕۆنا کە دەستەوەستان مایەوە تەنانەت نەیتوانی بچووکترین پێداویستی پزیشکەکان دابین بکە و دەبینی کە تەنانەت ئاماری مردنی دەشاردەوە. هەموو ئەمانە لە پاڵ قەیرانی ڕەوایەتی، قەیرانی ناکارەمەیشی هاتە سەر، ئەمانە هەموو ڕاستە. بەڵام با واقعەکەش بزانین کە ئەمریکاش هاتوۆتە سەرڕای ئەوروپیەکان کە بووی کە دەستی باڵامان هەبێ بە وتەی بایدن، بە وتەی وەزیری دەرەوە ئەنتۆنی بلینکن، بە وتەی وتەبێژەکانیان و دانوستانکارەکانیان و ئێران ئەمە باش دەزانێ کە دیان هەیە ئەم پرسانە جیاکەن پاشان بپڕژێن و ڕێک هەڵەکەشیان لێرەیە و بۆیەش هۆشدار دەدا بۆ نمونە مایک پۆمپیۆ ئەمڕۆ هۆشداری داوە کە ئەمە هەڵەیە. بەردەوام جۆن بۆڵتۆن هۆشدار دەدات، کۆماری خوازەکان هۆشداری ئەمە دەدەن کە کۆماری ئیسلامی سیستەمێک یا دەوڵەتێکی ئاسایی نییە کە تۆ بتەوێت لەم پرسە ئەوەی هەڵەیە کە ئۆباما کردی بەشێک لە دیموکراتەکانیش بەتایبەتیەوەوانە لەژێر کاریگەری لۆبی ئایپەدان بەڵێ هۆشدار ئیسرائیل هۆشدار دەدات. تەنانەت سعودیا چەندین جارەوە دومی جارە داوا دەکەلانی کە باشکرا کە پێویستە پرسی موشکی و پرسی ناوچەی بەشێک بێ لە دانوستانەکان، بەڵام لە ڕاستیدا بۆ ئەوروپایەکان گرنگ نییە چون ئەوروپایەکان ئەمە بزۆر بە مەترسی دەزانن، پاساویشان منطقی تێدا یعنی دەستێوەردانی ئێران لە عێراق و لە سووریا کۆی ئەمانە چەند پرسێکن کە دوایینیان پرسی مافی مرۆڤ و ئابلۆقە و سزای لەسەر هەرچەند تویانە ئێمە ئەم ئابلۆقە و سزایانە هەڵناگرین، تەنیا ئەو ئابلۆقە و سزایانە هەڵدەگرین کە پەیوەست بوونە بە دەرچوونی ئیدارەی ترامپ لە ڕێکەوتنەکە بەسەریدا سەپێنراوە، بۆیە ئەمانە هەردەمێنەوە وەکی میکانیزمێکی گوشار. یەکەمیان بەشێکان تایبەتە بە پاڵپشتیکردن لە گروپە تێڕۆریستەکان، بەشێکان کە ئەوە دێمە سەریکە ئێستا کێشەیەکی زۆر گەورەی ئێران ئەو دووسێ کۆنڤانسیۆنەیە کە لە چوارچێوەی کۆنڤانسیۆنی پالێرمۆ و AFTF و CFT کە سەبارەتە بە تاوانە ڕێکخراوە نێودوڵەتیەکان و پارەشتنەوە و پارەدارکردن پاڵپشتی دارایی تێڕۆریستەکان کە ئێران لە لیستی ڕەشدایە لەگەڵ کۆریای باکوور. ئەمە کێشەیەکی یەکجار زۆر گەورەی ساز کردووە بۆ ئێران، تەنانەت ئەو پارە سنووردارەی کە بە قاچاق نەوت دەفرۆشە ئەویش ناتوانە بگەڕێنێتەوە. ئەمە هەموو ئەمانە ئەوروپیەکان قەنەعاتێکیان هەیە کە ئەمە ئەم پرسە ئەولەویەتی هەیە و ئەو کاتە ئێران خەریکە دەگاتە بۆمب دروستکردنی بۆمبی ئەتۆم دەبێت ئێمە ئەمەوە ڕاگرین. ڕێژەی پیتاندنی ئۆیرانیمی بەرز کردێتەوە، ژمارەی سانتریفیوژەکانی بەرز کردەوە، ڕێژەی با بڵین ئاوی قورسی بەرز کردێتەوە. کۆی ئەمانە مەترسین پاشان دەرفەت دەبێت کە ئێمە بتوانین بپڕژێنە سەر ئەم پرس و بابەتانی تر. وهڵەکەشە لێرەیە. ڕاستەکەی بەداخەوە کاتمان کەمماوە، بەڵام پرسەکان زۆرن. هیوادارم لە ڕۆژانی داهاتوودا زیاتر قسە لەسەر ئەم باسانە بکەین، چونکە لە هەمان کاتدا ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست بەرەو گۆڕانکاریێکی گەورە دەڕۆین لە ئیسرائیل تونڕەوەکان دەسەڵات دەگرنە دەست و لە ئێران محافزکارەکان دەسەڵات دەگرنە دەست دەبێ بەرەو کوێ بڕۆین. ئیترەمانە هەموو پرسانن کە لە داهاتوودا قسەیان زیاتر لەسەر دەکەین. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر پەرویز ڕەحیم مامۆستای زانکۆ و شارەزا لە ئاسایشی نەتەوەی، هەروەها دکتۆر سعید شەمس کە لە لەندەنەوە لەگەڵ بووی. زۆر سپاس دەکەم بینەران. پرسی ئێران یەکێکە لەو پرسە گرنگانەی کە بەردەوام گۆڕانکاری گەورە لەوانەیە لەگەڵ خۆیدا بێنێەوە پەیوەستە هەم بە ژیانی ئێمە و بە ژیانی زۆربەی خەڵکی ڕۆژهەڵاتی ناوڕاست. بێگومان لە ڕۆژان و هەفتەی داهاتوو چەند مانجی داهاتوودا زیاتر بەڕوونی قسە لەسەر ئەو بابەتە گرنگانە دەکەین کە ئێران لە ناوچەکەدا دروست دەکات. سپاس کە لەگەڵمان بوون و سپاس بۆ میوانانم. شەتاشە.